با قوربان سوپاس دەکەین سەلامەت بێ ڕەمەزانی پیرۆزە لە هەموو مسلمانان اللهم ئامین تایبەتی لە کەناڵی پێم سوپاس دەکەین سەلامەت بێ خوا مەمنونین سوپاس دەکەین ڕەمەزانی ئەم ساڵ هی ئەوەیە کە ئینسان بتوانێت ئیشیش بکات لە کانی پانکە ئیش هەیە ئەوەی کە لە ڕەمەزانانە مەسەرەن پەچی لەسەر بکەوێ ئەگەر نیکەی دوایی مەسەرەن بۆ منە کاتەکەی تێپەڕێ و ئیشەکە نەکرێت وەڵا سوپاس بۆ خۆم ڕەمەزانە ڕەمەزانێکی زۆر خۆشە کاتەکەی فێن کە ئەم ڕێ لە ئیشیش ناگرێەوە توانێت ئیشەکەش بەس بەداخەوە ئیش نییە ئیش نییە وەڵاوە ئەم کاگەیوەتە لە بێ ئیشەیە ئەسوڕێتەوە ئیشیم نییە هیچ ئیش و کارێک نییە باشە ئەو ئەرزانەی کە هەتانە ئی ئەم دەوروبەرە هەمووی دێمە یاخود بەراو ئەوانش وڵایی دێمە و بەراو تر بەشی زۆری دێمە ئەو دێمە داچێنرێ بە گەنمجۆ بەڵێ بەس بەڵێ پاقلی لێکرێ و ترۆزی لێکرێ و نۆکی لێکرێ و ئەم شتانە لێکرێ بەڵێ ئەی ئەم هاتوچۆی زۆر سەر ڕێگایەکانی پانکە بەڵێ تا چەند سوود لەو هاتوچۆکردن و ئەو مەسەرەن گەرم و کوڕی هاتوچۆی کە لێرە هەیە لەسەر ئەم ڕێگای هەیە چکە کانی پانکە بەشێکی کەوتۆتە ئەو بەر و دەڕیانە باشە تا چەند سووتان لێ وەرگرتووە وەڵای ئەمەوەکو سوودمەن پێشتر کە کاتێک کەرەنتینە بوو ئەو سایقانەی مەرزی باشماخ و تەوێڵە و هەموو ئەمانە کە باریانە هێنا سوپاس بۆخوا هەر لە دوکاندارێک و هەتا گەورەترین کەس سوودمەند بوو لێ بەداخەوە ئێستا ئێرانی و تورکیە و عەرەب و ئەفغانی ئەم شتانەیە ئێستا هیچی شێک نییە ئەوەتە سایقتان کەرەکانە هەمی لە ماڵشانی دادا و سایقەکانی باشماخە بە هەفتەیە سەرێ دوو سەران ئەگەر بەرکێت و نەکەوێت ئەویش خۆشەنگسە کەواتە با بپرسم بزانم تۆ پێشتر چی ئیشێکت کردووە ئێستا لەم کاتەیە بێ ئیشیت بەڵام من خۆم کاتی خۆی پێشمەرگە بووم ماوەیەک فترێک وازم لێنا لەبەر هەنێک ئیشی خۆم هەم دامەزانەوە چوومەتەوە هەم پێشمەرگاتی متلەوە قەزی ئەم بێبارانست و فەلاحەت تۆزێک تۆزە ناڕە بڵێن بێبارانی کێشاوە ئەتی چاوەڕە ڕەحمی خۆی گەورەین انشاءالله ئەگەر وا نەبوایە ئەگەر باران هەبوایە بەهارێکی تەڕ وایە تۆ ئێستا ئیشت چییە بوو؟ وەڵام من ئیسا من وەکو خۆم شخصی خۆمە بڕێ خەریکی پاکلا بووم خەریکی ترۆزی ئەبووم خەریکی نۆک ئەو شتانە ئەبووم سەون پاکلم کردو ینی لە بێبارانیە بەری نەگرتووە وشک بووە تە چاوەڕێی کەرمی خۆی گەورەین ئەی کەواتە با بپرسیم بزانین ڕەمەزان چۆن نەگوزەرێ ئەوەنەی کە ڕۆیووە لە کانی پانکە خەڵک چۆن پێشوازیان لە ڕەمەزان کردووە مەبەستمانوەیە گەنج پیر مناڵ ژن حەمد و سەنا بۆ خوای گەورە بە ماڵ و بە بڵێن بە مناڵ و گەورە بچووکۆ پێشوازیان لە مانگی ڕەمەزانی پیرۆز کردو حەمد و سەنا بۆ خوای گەورە بەرەو مزگەوتان چۆنە؟ وەڵا حەمد و سەنا بۆ خوای گەورە بەس بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان مزگەوتەکانی وا لێ کردووە کە ئیسانی هەندێک کەسێ ناتوانم چێ بۆ مزگەوت چێ بە حەزەرەوە چێ حەزەرەوە خۆی حکومەدا یانی لەبەر تەندروستی هاوڵاتی خۆشی وا ئاکاتە بەسی تر خوای گەورە ئەم دەردەمان زوو لەسەر هەڵگرێ لە پەنای خوا بوو اللهم ئامین اللهم ئامین